جام خالی سفره خالی ساغر و پیمان خالی کوچ کرده دست دست آشنایان اندلیبا با خالی باغچه خالی شاخه خالی نان خالی وای از دنیا که یار از یار میترسه غنچه های تشنه از گلزار میترسه عاشق از آوازه دیدار میترسه پنجه خمیازگران از دار میترسه شه سوار از جاده هموار میترسه این طبیب از دیدنی بیمار میترسه ساعتها بشکست و دردی شاعران ازت گذشت سالهای انتظاری بر من و تو برگذشت آشنا ناآشنا شد تا بلی گفتم بلا شد گریه کردم ناله کردم القبر هدر زدم سنگی کلبه‌ای ویرانه را بر سر زدم آب از آبی نجنبید خفته در خوابی نجنبید شهر خالی جاده خالی کوچه خالی خانه خالی جام خالی سفره خالی ساغر و پیمان خالی وای از دنیا که یار از یار میترسه غنچه های تشنه از گلزار میترسه عاشق از آوازه دیدار میترسه پنجه خمیازگران از دار میترسه شه سوار از جاده هموار میترسه این طبیب از دیدنی بیمار میترسه چشمه ها خشکید و دریا خستگی را آدم گیرید آسمان افسانه ای ما را به دستی کندید جام ها جوشی ندارد عشق آغوشی ندارد بر من و بر ناله هایم هیچ کس گوشی ندارد شهر خالی جاده خالی کوچه خالی خانه خالی جام خالی سفره خالی ساغر و پیمان خالی کوچ کرده دست دست آشنایان اندلیبا با خالی باغچه خالی شاخه خالی نان خالی بازا تا کاروانی رفته بازایه بازا تا دلبرانی ناز نازایه بازا تا مطرب و آهنگ و سازایه با گل افشانم نگاری دل نوازایه بازا تا بردلی ها قصه اندازه گل بیفشانه مومی در ساغر اندازه رجل چیروک کتاوگل مقدس ادیان ابراهیمی ساعت وقتی که خدا
لخلقة إنسان پشیمان أويد وبڕیارە داد کە ئینسان نابود کات. ئەو ساتە وەختە لە داستانە نوحە کە خوا پەشیمانە بێتەوە کەیتر ئەو بەڵا کە بەسەرە ملەتە نوح هاوردی و خەڵکە ئەم گۆی زەمینە هاوردی تر نەیدیتی. ساتە وەختە داستانە عاد و سەمودە، داستانە قەوم لووتە، داستانە مردمێکە کە ئیتر ناگەڕێتەوە وەخوا بە عنوانە قودرەتە قاهر جەباریەت و قەهریەت خۆی نیشانەدا. من پۆستێکم کردەگەبەر لە ئەم دیبەیتە، بەڵام ئەم پۆستە ڕەبتی هەست بە ڕووداوگە لە ساڵانە ڕابردوو و بیرتان بێرمەوە. تەرانەیە تاجیکم لێدا لەجێ شار خاڵی کوچە خاڵی ساقەر و پەیمانە خاڵی چۆڵ و هۆڵ لە ڕۆژگارانێکە دوێت کە تۆ محاسرە بووگی لە کەلەی سرە ئینسانەکانێک کە بە تۆ ڕەبتیان نییە و تۆ تەنهایی. من بەر لە ئەم دیبەیتێکم کرد سەبارەت بە فیلمێک بەناوە فیلمە بێهەمە چیز لە محسن قۆرایی یا قەرایی و لە کلاب هاوسا لەسەر ئەم فیلمە دوام ئەمە مانیفستی تەسویری ئاخێزنامەی کوردان بوو. چەند ڕۆژە پێش 62 نەفەر لە ئەم خەڵکە کە وەکو من و تۆن دەرچوون و لە ئاوەکانە ئیتالیا لە دەریای مەدیتەرانە ئەو قبوون و مردن. 62 نەفەر ژن و مناڵ و پیاک. ئێمە نەماندی شتێک بەناوە کۆمەلگا، ئەم کۆمەلگایە بیدارە کە من بە تۆ ئیژم ئێستا لەکوێ بیدارەوە تۆ ئیدعا ئەەکەی خەڵکە قارەمانە بیدارە نەخەوتووی. هیچ واکنشێکی نەبوو، کەس ئازێدبار نەبوو، کەس ناڕەحەت نەبوو. شاید وا فکر بکەنەوە کە ئینسانێک کە 20,000 دلار پولی بووگە بۆچی سەرزەمینە خۆی بەرئەداد دەسە ژن و مناڵی ئەگرێت ئەچێ بە قڕووگە مەرگا تا بگا بە خیابانەکانە شانزەلیزە، بگا بە خیابانە ئەکسفۆرد ستریتە لەندەن، تا بتوانێت لەوێ ستۆری دابنێت، تا بتوانێت لەوێ بە کارگەری پوڵ جەمکا پۆند بەهێنێرێت و ماڵ بسێنێ گۆڕ باوکە پەر سەگیان وەکو سەکتۆبین. شاید ئەکسەرەتە مەمانان وا فکرەکەینەوە، بۆشمان مهم نییە. بەڵام پرسیارە من ئەمەسە، تۆ ئالەگرا لە مەرگە بێ هەمە چیزانە 62 نەفەرێک کە بڕێکیان مناڵ بوون و بڕیارێک کە دابوویان بڕیارە خۆیان نەبوو، بڕیارە دایک و باوکەکانیان، بڕیارە محیت، بڕیارە ئەوەی کە ئێوە ئەحیانەن کۆمەلگان دابوویان. ئەی چۆن باوەڕتان پێ بکەم سەبارەتە بە کۆڵبەر دڵتانە سووتێت و ئەمە پرۆژەی دەوڵەت حاکمیەت نییە. ئەی چۆن بە شوێنە گولە فیشەکە دانەیە کۆڵبەرەوە هێسر کریاگا کە لە تەماع و لە بێشەرەفیە خۆی تەسویرە کۆڵبەر لە ئینسان و کوردە و قەومی کریاگ ئەدات گەشتە تانشین و شەپۆڕە گێڕن. کاناڵە تەلەڤیزیۆنی پێپڕەکەنەوە سرودی بۆ ئێژن، گۆرانی بۆ ئێژن. ئەی چۆن ئێوەمانان لە مەرگی حۆلێکی سەقەزیا بەناوە مەحسا لە قەورستانەکەی ئای چییە سەقزا ڕووسەریتان فڕەدا وتان ژن ژیان ئازادی. قەیناکە تەنەفرە لە ئێمە بکەن چون من ئاوێنە بەرامبەر بە ئێوە دروسەکەم. لە ئەحلە حەقیە شتێک کەس بەناوە دەسە خۆیشتی و دەسە برایی. ئەو یارۆ جەماعەتە فرقەی عودویە ئیزیدی شتێکیان هەست بەناوێ کریڤ. فەلسەفەیە دەسە خۆیشتی و دەسە برایی لە فرقەی ئەحلە حەقیە چییە؟ تۆیشێ بڕێ لە ناوە بێگانەیە کاکە خزمەتۆ نییە دانەیە پیاک بکەیتە براوی خۆت ئەگەر ژنیت،
دانێ ژن بکەیتە خۆیشکە خۆت و دەسە خۆیشکی و برایان لەگەڵا بدەی تا ئەوەن بوونە ئاوێنەیە تۆ تا بوونە ئاوێنەیە تۆ و تۆ بتوانی مەهار بکەی هەوسار بدەی لە نەفست من بووگم بە ئاوێنەیە ئێوە ئاخیز بووگە بە ئاوێنەیە ئێوە قێستانە شێوێتەوە لە خۆتان چۆن ئێوە وجدانتان تەرەکی بۆ مەحسا حۆل وەلی بۆ 62 نەفەر وا بڕێکیان مناڵ بوون دەکاتان نەخوارد چۆن ساتێک بەناو خەڵکی ئازیەتیتان نەکرد جەماعەتە مەعاش خوەر جەماعەتە ورگز لە ئەقلیمە کوردستان جەماعەتە خۆ ئەشەقام خستەکە بۆ مەعاش جەماعەتی واگەرەکتانم من احترامتان بۆ دابنێم چون بوونەوەرێکن بەناوە ئینسان و برسیتانە و حەق خۆتانە دەوای مەعاشکەن جەماعەتەوە ئێراقی بووگە چەپڵە لێ دەرە بۆ دەوڵەتە ئێراق من نەمدی ئێوە دەفعەیەک لەم حکوومەتە کوردیە ئەقلیمە کوردستانتانە بێجگە لە مەعاش بێنە خیابان بۆ خۆتان بۆ زامەکانە خۆتان بێژن ئێمە لە ژیانە ئەمڕۆژیمان بەختەوەر نین ئینسان نەماگین پوڕ ئێمە ناکاتە ئینسان منیتر خاڵۆ نەماگەم مامۆ نەماگەم ئامۆزاگ نەماگەم من دڵم تەنگە لەم جامعە کەستەکە کەسا ڕاست ناکە کەس متمانەی بە کەس نەماگە تاکو تەریا بووگین ئایفۆنە 16 و ئایفۆنە 18 و سۆشیال میدیا و فەیسبووک دامانی بڕیگە لە یەکتری من نەدی لێتان ئەی چۆن زاق و زووقکردنتان تحت ناو ئەوەی کە ئێوە وە شەرەفن شەرەفیشتان هەس ئیشە باوەڕکەم بێسەبا من ئاوێنێ بگرمە بەرامبەرە زاتە درۆزنانەیە نەمایشیە ئێوە خۆتان بەشکەم تۆزێ لە خۆتان خەجاڵەت بکێشن بەشکەم تۆزێ خەجاڵەت بکێشن ئەم تێ هەڵدریاگە ڕیش چەرمەگە ئەمە نمونەیە قارەمانەتی ئێوە گەلە وا دەست وە دەست ئەیگەڕێنن 62 نەفەر لە ئێوە مردگە ساتێ چرکەی ئازیەتیتان نەگرت چون ئەوان سەخیف بوون خۆیاندا دەمە مەرگ بگەنە ئوروپا بدەن و بکەن و بخۆن تۆ قینە لێ دێ وەلێ تۆ بۆ مەعاش خواردن و نان خواردن و جاکەشی کردن و ماساوکردن و خایە ماڵی و بەشداری لە ئینتخابات و بەسیجی بوون و جاکەشە سپای پاسداران بوون تۆجیهت هەست بۆ خۆت ئامە تەماشاکەن چینەما بەخۆ پێ گریانی تێ و ئەم کولە بەسە جوانە حەچی ڕایە کرد ئارەکە گەی پێ کێسەڵەکە بەخوا کێسەڵێکی هەر فەقەت کاڵەکەی ماوە ئاوا دەستی لێدا ئەوە پودر نازانم بازی بە شەش چۆن ئەتوانێت تەماشا شتێکی ئەوا بکەون نێ منە فەقەت خواهشم مەز ئەوانە کە تەماشایان وەکەن و ئەم کەژە ئاوا سوودێت خواهشتان لێ یەکەم بێن با ئەم کەژە تەواو نەسوودێ ئەی ڕیامە کوردستانتان ئەی ڕیامە وجودە نەداشتەتان ئەی گووە قەورە باوکە ئەوە خەڵتانی پەڕاند ئەی گووە قەورە باوکە ئەوە دڵوە ئێوە خۆشەکاوە ئێژێ ئێوە وجاخن گەڕگاوە گیانتا کوڕە حەیز تۆ بۆ کولە ئەگریت بۆ کیسەڵەکانە کوردستان ئەگریت هەرچی فازەڵاوە دنیاسوە و ڕیشە چەرمەگە بێشەرەفتە دەیئیستە من خۆتان بۆ خۆتان دەرەخەم پێتان بەرەخوا تۆ پێشە بەرەخوا تو دینە تو شەرەفە نەداشتە پێو بەرەخوا کوڕی گەوات
تۆ بۆ کێسەڵەکانە کوردستان و کولەکە ڤڕیارەکە ئەینیەوە شوێنیان کولەکە گەوادە فعال جامعەی مەدەنی جاکەشە دەوڵەتە ئێرانی تۆ بۆ کولە دڵە ئەسووتێ 62 نەفەرمان پێرەکە لە ئاوەکەی ئیتالیا خنکیان ئەی چۆن دڵە بۆ ئەوانە ناسووتێ جاکەشە دەوڵەتە ئێرانی بێشەرەفە فعالە ژینگە پارێزە پەکەکەی چۆن ئاغا گیان من ئێشی ئەم جمێنانە بەم تا بگەڕێوە گیان تا کوڕە حەیز دەئیستە من وە چی ئێوە باوەڕکەم من لە ناوە ئێوە چۆن ژیان کەم من ناتوانم ڕەفیقایتان تەکا بکەم دروزنن نازانم ئەگرین یا پێەکەن ناتوانم بتان خوێنم و هەڵس و کەوتان بزانم لە زوانتان تێناگەم من ئیستە تەوەقۆمە کرد تەمامە ئەو کوردستانە ئەها مەمکوو قمتان لە پەرێمێزۆ تا هەشە مێز هەڵەخست و کوڕ گەوادینە نەورۆستان ئەگەڕا کوردبازیتانە کرد ئەها چوار دایکە نادروسە پێشمەرگەهای ئیسرائیلیتان هاوردوو جامانەیان کردووە سەر و قڕە کەمەریان ئەدا خۆیان نەمایش ئەکرد کوڕیان ئێعدام بووگە جامعەی وشیار گایریاگ 62 نەفەر پێرەکە خنکیا ئیستە مەشایە جمەی بەهاتایە ئەم کوردەواریە ئیستە مەشایە ئازیێت بار وایەنا ئیستە مەشایە لە خۆتان بپرسایە و بۆ وامان پێهاتکە بۆ بێبەر و دوا بووگین بۆ ساوەزی بووگین هیچێ تێمانە کار ناکە ئێوە بەدوای مۆد و فەشنا کەوتگن ئێوە وەختە بدڕێن تا بتانوێنن ئەگەر کاناڵێکی ئیتالیایی ئەمەی نەمایش بکردایە ئەگەر پاپایی ڤاتیکان بە مەئاساتە ئینسانی ناوی بوردایە بێشەرەف گەلە لە سەفە ئەوڵ بوون بۆ خۆنشاندان چۆن ئێوە هیچوە خۆتان نەتانتوانی مەئاساتە خۆتان بەرزیکەنەوە ئیستە تۆ نادروست لە گۆڕستانە ئایچی سنە خوەت چووی و خەڵکە قارەمانە شارە سەقز بەری خوارد فرە بەری پیان خوارد فرە وجدانیان هەست کوا ئیستا لەگرا شارە سەقز چۆن وجدانی دیە چۆن نیسی چۆن پرسە ناگێڕن چۆن ساتێ بیر ناکەن و ئەرێ ئێمە بۆ وامان لێهات یەهودیەکان دوای هۆلۆکۆست فکریان لێ کردۆری خوا لەکوێ بوو خوا لەکوێ بوو وەختێ 5 ملیۆن نەفر لە ئێمە کوژیا چۆن ئێوە ناتوانن لە دەوری یەکتری جەمبوون و پرسیارکەن ئێمە بۆ وامان لێ خۆمیابە چۆن دانەیە کۆڵبەر و پرۆژەیە قاچاخە کالا لە ئەقلیمە کوردستانەوە بەدەستە سەپاهە پاسداران لە ناوە جەزایرە قدرەتە دەوڵەتە ئێرانیە لە بەشە تەوزیعیە شرکەتی کردگە و تەسویرە هێسر لە ئێمەیە کوردەخاتە دەرۆ دەست وە دەست ئەیگەڕن لە چەپەڵەمەتانە بەڵام 62 نەفەرتان لە دەریایە مەدیتەرانە خنکیا ئەمە من ئەکتێکی ئینسانیم لێوە نەدی ئێمە دامان نەکرێگە کوڕە پێغەمەرین مجسمەیە ئینسانیەتین ئێوە ئیدعا ئەکەن مجسمەیە ئینسانیەتین جاکەشینە وا بۆ کولەکانە کوردستان ئەگرین من بۆ کولەکانە کوردستان نەگریا من بۆ کێسەڵەکانە کوردستان نەگریاکەم من خۆمم نەمایش نەکردگە و قوشبن بە قوشبن و تەلەڤیزیۆن بە تەلەڤیزیۆن بیگێڕم بژم قارەمان بووم بۆ مەرگم حسا ئەمینی پێم بەری خوارد پێم تەحمل لەکریا و ئینقلابم کرد من حەجکام لەمانمە نەکرد ئەم کارانەیە وەیکەن عکسێکم دانیاگەن
للسريالك يو بيجن حلقة كدولة إيراني للشبكية يك صدا سيماي جمهورية إسلامية إيران بخشي كاتو داستان نفوذ إسرائيل نفوذ إسرائيل كبنككي ولا إقليم كردستان ولا حوليرة تا أعماق قنا حاكمية دولة إيراني إسرائيل نفوذي كردقا چوكا سناو مالا تك مأموران أمنيتي إيران جني هناردقا تك إيرانيا كانوا سرانا إيرانا خفتقا وآتوي لقل وقنيا ناس أم سريالا أم اعترافك ونقش إقليم كردستان وحريم كردستان نشانه دا لتقابل إسرائيل وإيرانا إسرائيل لهريم كردستان صاحي وخاكه ولي هيزكي ولا اختيار إيران حريم كردستان خانمك يهودي واتيان وأصل حيدسي أو سأخفيتك يمانه ناوي راحيلة أبري شمشية سريالك جالبا من تشباهتنا وبمهدي أبري شمشية مجاهدين راحيلة أبري شمشي إيرانية ناوي آنيتا قجري آنيتا قجري أرمنية لدايق بوي سال 1366 والا تاران لإيران بازيقر السينما وتأتره لتارانا أجيد لحلقي السي سريالة رخنة دويشو بناو اللوكيشن حولير كردستان العراق سري باتيكرقا وقجم مشو دانشتقا لتلفزيون إيران بخشوا بيتو لأمنيتي ترين سريال اطلاعاتي حفاظة اطلاعات السپاهية جمهورية إسلامية لدسي درجة جن الزريف تيري قجروتو وكاتو الإيراني شكاركا زن زندگي آزادي أما انقلاب إيوي قارمانة چوغا سقنا علي خامنئي فشاري بها وردقا روسري لا عدالة سر بازيگر السينماي سريال صدا و سيماي الشبكية كجمهورية إسلامي غزاني معاوينة بوغرم برامبرتان تا بفامي أوي كمجوز لادان الروسري أدابتو خود دولة إيران تا بزاني خود دولة إيران محساي بود دروس کرد خود دولة إيران روسري لاداني بود کرد قارماني وقت خوي وتم پادشاه يكتيد مالياتي كي فردا أني وسري خلق وابكا وانكا باجبا أو نباجبا وزير پادشاه كوتي ووزير كوتي أم خلقه أم كارن ناكا شورشكا وتي نقلوه نايكا سبيتجم لآخر تماما وخواستانا نوساي ترليدان ممنوعة خلق الشار كوتنا باجدان حتششت جيبجيان كرت ولي لكلاوة لدوري يكتريا جمعون تريان ليدا أما وين انقلابيانا كرت أترين بي أكنين يعني بشت حاكمية شكيا إما قشت ما ويكو لنا وكلاوة جمعين أترين أما وسا بارادايم شفت بنجا وحفت مشتنا متعلق نزان هيك بوتيان هاورد خيابان وتيان حلو انقلابو كشتو كان انقلاب ما كرت السنة السابقة يجي توشون انقلابك يجي ورونا خيابان وخب دكان دا وشو عرب دا ورونا خيابان وخوتكان دان ودرجم دان ارتشش على كاركوي تانكو توبو تيارة لكاركفي الشعب يريد إسقاط النظام خلق السورية بشار سدي لكارخست استار ايوه انقلاب زنزندگی آزادی تانكرگن نمودكي والا سداوسيما والا قسكان جليلية وجنبش اعتراضي زنزندگی آزادي والرسمية ناسي جليلي
وا پزیشکیان جنبش اعتراضی زندگی ئازادی بە ڕسمیەتە ناسێ ئەمە کارە ئێوە بوو قارەمان واقعا ئەمە کارە ئێوە و گەسە جدەن دێ ئەگەرم جنبشە ئەوەنە سەهمگین و خەتەرناکە پزیشکیانە کاندیدای ڕیاسە جمهوری بۆ ئیشی استقباڵی لێکە جەلیلی بۆ ئیشی استقباڵی لێکە سریاڵە شەبەکە یەکە سدا و سیمای جمهوری ئیسلامی بۆ ئیشی استقباڵی لێ بکە بۆ ئیشی سەرخانمە ئەنیتا قەجەری پەتیۆ بکە بە قژم مشکریاک و لە تەلەڤیزیۆنە ئێران بڵاو بێت و لە دەستیان دەرچووکە نەهزانیکە گەشتە ئێرشادی شتی ئەدا لە کەنیشکەکانتان فرە قارەمانن خۆتان ڕوتۆ ئەکەن و سکتان ڕوتۆ ئەکەن و سەرتان پەتی یەکەن ئێوە سێ ساڵە پێش وتم ئەقلیمە کوردستانە عێراق تەواو بوو تووشە مەرگە سیاسی بوو ئەزانم بۆ تۆ مهم نییە درۆزن تۆ یەکە لە 91 و خەریکی درۆەکەی بندیوارانە ئەخۆی تۆی درۆزنێ تا دوێکە جاش خەفیفە بووی ناگەهان لە حزورە یاڵەتە متحدەیە ئەمریکا بووی تۆ قارەمانە سەرپان بەرنامە و دروست کرد بووتە ئەو ڕۆژانە و ئەم ڕۆژانەیەنە دروست کرد ئیسێجە گەردەلوو لە تۆڵە دروست کرد بە ئەوەنە لوولە ئەوەنە لوولە ئەوەنە لوولە حتا بێژی لوولە تۆ بە گەردەلوو لە تۆڵە بەم ڕۆژەگەیت مەرگە سیاسی حکوومەتە ئەقلیمە زانی چی بوو ئەم ڕۆیای درۆزنانە بوو وا ئەیوە لە ئەقلیمە کوردستانە عێراقا تحت ناوە کوردایەتی فرۆشتان وەسەری سەرتانە دەنێژن ئێمە ئەزمموی فرەمان بووگە بەهای فرەمانداگە ئەزمونە چی بووگە کێ هەڵتی خەڵەتاند کێ هەڵتی پەڕاند تۆ کەی بە شوێنە ئینسانیەت و گەورەی یاکەوتی تو دائیمەن بە شوێنە پوڵ کەوتی کەسێکیان بۆ زل کرد تۆ کەوتیتە شوێنی تۆ وە شوێنە شێخە تەریقەت کەوتی شێخە تەریقەتی وا منابع مادی بوو تۆ کەی وە شوێنە کەرامەت و گەورەی و عەزەمەتە خۆتا کەوتی تۆ کەی وە شوێنەوە دەرخستنە دەس و مەچەک و قارەمانیەتی و گەورەی خۆت کەوتی تۆ خۆت وەزامەکانە خۆت پێیەکەنی بۆ درۆوەکەی تۆ خۆت لە بێهەمە چیزیە خۆتا قبوڵ کردگە بێهەمە چیزی هەجێ لەسەرە ناکەفێ ڕێگەکەیشی فێروگی سوالکردن و گریان و دەست درێژکردن و لە ئەوجە ئەوەی کە ئەگریت جنایەتیش بکەی وەکو فیلمەکەی بێهەمە چیز وەکو خەڵکەکەی ناوە فیلمە بێهەمە چیز وا فقط تەبع سابعیان هەبوو ئەسەر ئەنگوشتیان هەبوو ناویان نەبوو فقط ئەسەر ئەنگوشتیان بوو خەڵکە بێ هۆڤیەت بێ شناسنامە توودەیە خەڵکە بێ ڕەوایەت خەڵکە بێ حکایەت خەڵکە درۆزنە بەخۆ خەڵکە درۆزنە بە یەکتری خەڵکە لە داوە هەپەروتا قەرق بووگ سێ ساڵەوە پێشوتم ئەقلیمە کوردستانە عێراق فت وتم ئەقلیمە کوردستانە عێراق دوچارە مەرگە سیاسی بوو دێخۆ ئێوە نێرەکەروە گونەوە ناسن ئەزانی منزورم چ بوو ئێوە خەونتان ئەفرۆشتۆ ئێوە ئەتان و دێمە قارەمان و گین چووگین لە دەستورە عێراقیە خۆمان خڕۆ کرد دەگەستە خۆمان هەتایی کرد بووینە حکوومەتی دیفاکتۆ ئەوەی تێتانانە بوو سەروەری و نەجد بوو مەجد بوو ببەخشن ئێوە گەرەکتان بوو بە نەمایشە فەرشە قرمز و سەیاری دەرع و بادیگاردە گەڵدەڵپڵنە حیز و فەشە فشکردن و پوڵ دەرخستن و کالا نیشاندان نیشانی بەن قودرەتن و سەرقنە خۆتانیش و قودرەتتان نەبوو دەوڵەتە ئێرانی 8 مانگە بۆی دەرکەوتگە کانونە تەمام زەرەباتێک کە بنەقنە بەیتە ڕەهبەری ئیسرائیل چووگە لە ئەقلیمە کوردستانوگە ئەو فایلگە لە پەروەندەی هەستەیە وا دزیان لە ئازەربایجان ئاودی و نەکریاگەسۆ لە مەرزە پێنجوێن ئاودی و کریاگەسۆ چاکەران و نۆکەران و خوێڕیەکانە بندەسە خۆی پارتە دموکراتە کوردستانە عێراق کۆمەڵە دموکرات دوو جانەبە جاسووس وگن
هەم جاسوس وگن بەسەر مردمە کووردا هەم جاسوسە ئیسرائیل و ئێران وگن ئەوە بوو سارۆخی کردە قنە شێخباز سارۆخی کردە قنە دزەیی ئەوە بوو نێچیروانە بارزانی وە پەلەپەل خۆی گەیاندە ئێران یا ئەکەویتە باوەشە ئیسرائیل یا وایتە باوەشە ئێمەی یەهود جەهانیا کامیان زەریفگیان هێزە گەڵدەڵپنە پێشمەرگەی ئەقلیمە کوردستان چەکی ئەکەن و حتمەن چەکی ئەکەن نفوزیان بەسەر هیچ کانگەیەکی دەرامەدی و نەماگە و نایانمێنێت تەبدیل بووگن بە شارەوانی هەولێر و سلێمانی ئەزانی چیتان لەبین برد ڕؤیای درۆزنانەی سەروەریە کورد ئێوە لە توولە عمرتانە لە تاریخە متەئەخرتانە جاکەشوگن سەروەرنەوگن شێخ ڕەزا وتی شانی بۆ داخم مەسرەفی چەس ئەو تەنە تۆر گایریا بووگی شان بە وەژێریا پاڵکەوە قسەی زل نەکەی نادرۆست ئێستا ڕۆیاکەتان تەواو ئێراقیەت قوتانیدا ئێستا خۆتان ئێژن بڕۆح بدەم لە بەیک یا عێراق نحن شعب العێراقی العێراق الحەبیب ئێوە قارەمانەکانە کوردایەتی دیتۆ ئەگەر قارەمانە کوردایەتیوی لە ڕاوڕوت و دزیە بنەماڵەی تاڵبانی ڕاوڕوت و دزیە بنەماڵەی بارزانی ئێشێ بۆچی پەشیمانەکاتەوە پەشیمانی لە چی پەشیمانی لەوەی کە شەرەف و کەرامەت و ئینسانیەتت تاریخت مردمت هەڵسو کەوتت سەرزەمینت خڕۆ نەکردگەسەوە بە دەفتەرێ دۆلار ئەگیرفانە ڕۆڵە گیان تۆ ئەوەنە کاولی دەفتەرێ دۆلار چ پێ ئەەکەی چی پێ ئەەکەی کە تەزوو بگیانە ئەخا تۆ چۆن لەزەت لە دەفتەرێ دۆلارەوەی ڕۆڵە تۆ نە عشقە ماگە نەخۆشەویستیە ماگە نە سۆزە ماگە نە وجودە ماگە کوڕی گەوات 62 نەفەر دوێکە خنکیاگن لە بەح دەریای مەدیتەرانە نەمدی ئازیەتیە بگرن نەمدی دنیا متەوەجێ ئەم مەئاساتە بکەن کە ئینسانە ئێمە بۆ وا بێ هەمە چیز بووگە سنوور ئەبڕێت و ئەڕوات بە شوێنە کامە خەون و ڕۆیا ئەڕوات کێ ئەی هەنێرێ و ئەڕوات کوشتنە ڕۆیا و کوشتنە خەون ئەمەسە حکوومەتە هەرێمتان تەواو فشە فش و ڕووداری کردنتان تەواو گشتی تەواو بوو قڵاکەی عوزەیری وا باوڵە تاڵەبانی ڕۆخاندی ئاغازە ڕۆخاندنە ئێوەی جاکەشە سەرۆک عەشیرەی ساختە بوو جا بێسەوە دیارە ڕۆژهای ئایەندە وا پوڵەکانتان قەتەکەن وا پوڵەکانتان قەتەکەنیتر پوڵی مەحافزە گەڵدەڵپنەکانتان نامێنێت پوڵی سەیارەی دەرعتان نامێنێت پوڵی دروستکردنی دیوەخان و وڵمە گۆشت و گعدەتان نامێنێت ئەو جارەمێنەوە مردمێکی بێ مستەوا کریاگە بێ ئەخلاق کریاگ دابزانم لەو ئەقلیمە کوردستانە ئەتوانن بوێسن دابزانم ئەتوانن بمێنێنەوە بابا ئێوە مردمێکن خۆتان وە خۆتان پێ ئەکەنن خۆتان مەسخەرەکەن خۆتان ڕۆژی 2000 جمێن وە خۆتان ئەدەن بۆ شەرەفێکە نەتان بووگە بۆ درۆوەکەن بە خۆتان ئیستا یەکێکتان هەست بێژێ ناڕۆمەژێ لەبارە عێراقیەت یەکێکتان هەست بێژێ من بەخۆم پێ ناکەنم بابەتە تەواوە وانەی کە پێ ئێژم ئەزمون و بەدبەختیەکە کێشاگمە احترام هەست بۆ خۆم ڕێزی لێگرم گەرەکیشم وێ خوێڕیوەم نایەڵێ خوێڕیوەم گەرەکیشمێ خۆمی لێ بکەمەوە گێل ناتوانم گێل وەم
ئەگەر چاوێ بخشێنن بە هەڵبژاردنەکانە سەر کۆماریە ئێران دەستانەکەوێت کە سەر کۆماریە ئێران و هەڵبژاردنەکانە جمهوری ئیسلامی مدعیە حکوومەتە ئەخلاقیە شەریعەتیە ئیسلامی جامعەیەکی تابون دەندان فاسدی دروست کردە کە ئینسان حاڵی لێوە یەگەخوا کابرا هەڵەگەڕێتەوە لە منازرات انتخاباتیە من ئەواتە ناوە ئەوەی کە ئێران تەحریمە و ئیشێ لەگەڵە جەهانە ارتباط بەرقرارکەین کە چی بوێت کە نەفت بفرۆشین و کە چی بوێت کە گەشەی ئابووری بەخۆمانە و بوێنین کە چی بوێت کە پارەی زیاتر و ئەوانە بێرین کە چی پێ بکەیت کە بیدێن و ئەم خەڵکە کە ئەم خەڵکە چی پێ بکە بیوات لە مەجیدی مۆڵ و ئێران مۆڵە خەرجی بکە چی بکە خەرجکردن و کالاسندن یعنی ئەوجی هەستی بەختەوەری پەیمانە حەیدەری وا ئیتر کوڕە کەس نەماگە نەیتوانی بۆ دایکی بۆ باوکی کوڕوێ نەیتوانی بۆ برای براوێ بۆ خۆشکی براوێ نەیتوانی بۆ ژنی شووێت چون دائما گرفتار بوو بە شوێنە ئەخلاقی ترین ئەکتا پەیداکردنە پارە و پول بوو ئیتر خۆ پەیمانە حەیدەری مهم نییە کێس مهم ئەوە سەر ڕقەمە بانکیەکەی چەندێک پوڵی واتیا من ئیتر نەوەختم بوو بڕۆم دایکم بوێنم باوکم بوێنم نەوەختم بوو کات دابنێم سەردانە خەڵکی بکەم نەوەختم بوو شەو نشینیم بێت و خەڵک بێسەرم لێبا نەوەختم بوو وە تااقەتم بوو خەڵکم خۆشگە دەکوێت تەمامە ئەکتێکەی کەم لە وجدانە ئێشدارە خۆمە ئەمەسە بڕۆمە مەجیدی مۆڵ کادۆ گیفت بسێنم خرخاڵی ئەڵەوویە بۆ تەمامە و ساتانەی وا لە پاڵە ژنەکەمان نەوگم نەمتوانیگە ئینسانی کۆم دا یەکێکتان بێت بێژێت شووەکەی پاڵە دەسی کێس ئەگەر توانی نیم ساعت دەرمۆردە شووەکەی قسە بکەم من ناوە خۆمە گۆڕمە باخێزە تحلیلتە تعتیلەکە نیم ساعت وەسفی بکە بێژێ کێسە مەوجودە کێس لە زندگیە کاورا بە فەرزە غەڵەتۆ منەواتە ناوە بازیە خۆی ژێ تۆ پوڵە گەرەکە درۆکەی من پوڵم نەگەرکە من ئینسان نەماگەم تۆ منە داپۆسانگە تۆ منە درۆزن کردگە تۆ منە بێشەخسیەت کردگە تۆ منە هیچ و پوچ کردگە تۆ منە حەیران و وەیلان کردگە تۆ منە بێعەقڵ کردگە تۆ منە ناپرسا کردگە تۆ منە تابونە دەندان فاسد کردگە ئەکەومە ناوە پرۆژەکانە ڕۆمە ناوە کەلاوە تڕ لێ دەمێژم ئەمەڵە ئینقلابیم کردگە لە خۆم سوعال ناکە برازەکە ئێمە تۆ سەعامانگەرەکە تۆ پوڵ خۆخراونی کشمان پوڵمانگەرەکە کورە بابە من دڵتەنگم لە ناوە ئێوە ناتوانم تەکتانە قسە بکەم زوانتان نافامم تۆ زوانە من نافامی پوڵە بۆچیە گەوات ئینسان نیاز دروسە نیاز مارکس ئێژێت کە کۆمەڵگا بەرهەم هاوردن دروسی ئەکا ئینسان نیازی هەست کە بمێنێ تۆ نیازی هەست خۆراکی گەرەکە ئەمنیەتی گەرەکە عاتفەی گەرەکە ئەمانەی گەرەکە نیازەکانە ئینسان ڕۆڵە گیان بە ئاسانی تەمینەوێ ئەوەی ئیمڕۆ کاولمانی کردگە تەمەنا گەلێکە کە ئێمە لە خۆمان دوورمان کردەسەوە ئەوان بۆمانی زیندووەکەنەوە ئەمانە نیاز نیەن تەمەنان تەمەناگەلێک کرد کە ئێمە هیچ وەخت نەمانزانیگە هەسمان ئەسەن نێنمان ناسیگە ئەوانە بە ملیاردها دۆلار فکری لێەکەنەوە ڕۆژێک هێنری فۆرد لەگەڵ ئەلفرد ساڵۆنا تێگیریان لە دوو نەزەریە هێنری فۆرد معتەقد بوو ماشین و سەیارە وەسیلەیەکە کە ئینسان لە نقطەیە ئەی ئەبا بۆ نقطەیە بی نیازە ئینسانە بە ترانسپۆرتیشن ساڵۆن وتی غەڵەتەکە ئاغایە هێنری فۆرد معتەقد و ماشینە ڕەشە فۆردە یەکدەست بۆ تەمامە مردمە ئەمریکا ئاغای ساڵۆن وتی وانییە ماشین پرستیژە نەداشتەیە ئیجتماعی ئینسانە سەلیقەی هونەریەسی خاطرات و نوستالژیاس ماشین جەزەبەی جنسیە میزانە ئەکتیڤ بوون و حات بوونە ماشینە کوپە یادگار خاطراتە دۆسە کەنیشکەوە و تەنیایی ئەیوەی دەخەڵوەت ماشینە کوپەی دوو نەفرە دروزەکەی ئەو شتەی وایە مە نەمانەزانی فێریان کردین
تا ماشین بفرۆشن. ئێستا ماشین تۆ لە ئەی ناواتەبی ماشین شخصیەتە اجتماعیت پێدا، ماشین قدرت و پرستیژە پێدا، زەوایای لە شخصیەتە تۆ دەرەخا کە قابل ڕۆیەت بۆ دیگەران نەبوو. ماشین ئێستا تۆ دختەربازی پێەکەی، ژنی پێسوارەکەی، بە سەکسەکەی. ماشین ئەمانە تەمەناگەلێک بوون کە لە زەهنە ئێمەمانان دروستیەکەن. ئەو جیاکەشەوا لەو کەژە دانیشکە بۆ کولەیە ئەگریت، ئەوە ڕێگەکەی فێروگە پێیان وتکە بێ بڕۆ ئالەگرا خۆت نەمایش بە لە ئەکۆلۆژیە کولە سووتگە دارسانە ئێمە ئەسووتێنن جاکەشە ئاوا بەڕیشە چەرمک دانیشێ بگری بۆ کێسەڵەکان. من لەوەی وەیەمە 2000 دارم تێ ئەوڕی دە ئێستا 62 ئینسان، 62 کەللەسەر، 62 شخصیەت خەفە بووگن. چۆن بۆ ساتێ بۆ ساعەتی ئازیەتیت پێ ناگیرێت. تۆ بۆ کولە ئەگریت، بۆ ئینسانێک کە بێ هەمە چیز کریاگە ناگریت، بۆ خۆت ناگریت. بێ هەمە چیز یانە ئینسانە مەفلوک، زەلیل، زەلیل، ئینسان زەلیل وا خۆی گرکەوە زەلیلی، هەچ کۆیەکی تیان نییە. پێبێژە خوێڕی پێی بەرناخوا، پێبێژە جاکەش پێی بەرناخوا، پێبێژە فڵان و فیسار پێکردیاک پێی بەرناخوا، لەسەری ناکەوێ، شخصێتی نییە، ئینسانێک نییە. کوا لەسەریە کەفێ منزوریان ئەو نییە. لەم گەلە کۆمەکە لە خۆتاندان کردگە کەستان ژیانتان پێ ناکرێت. باوەڕکە، باوەڕکە قێستان لە خۆتان نەشێوێتەوە. باوەڕکە ئیستا بە من بێژن خانەمە ئانیتا قەجەری گیریاگە گەشتە ئەرشاد بردی چون سەری پەتی کرد لە سریاڵە ڕەخنا. واقعاً ئەیستا قارەمانەکانە ساڵە 91 ئیقلیمە کوردستان پێتان بەرناخوات کە ئێوە شکۆتان نییە، پێتان بەرناخوا خۆتان بە ئێراقی ئەزانن، داوای ئێراقەکەن، معاشەکانتان با و هەژمارە تۆتان پێبا. چۆن بەسەر خوێنە شەهیدانە وێسیاگی وا تۆ خوێنە شەهیدانە نەختەوە کە بێسە خوێنە شەهیدان ناخوایتر. چۆن ئیسە پێ بەرناخوا گەردە لەو لە تۆڵە ئەو ڕۆژانەی وام ڕۆژانەیانە دروست کرد. چۆن ئیسە پێت بەرناخوا؟ چۆن دز و دەخەڵ بوونە عیدێ لە ناو جامعی ئێمە تۆ لە ئینسانیەتەخە؟ تۆ چۆن پرینسیپەکانت بۆ خاطر دیگەرانە نێتەژێرە پێ؟ تۆ هەر پرینسیپە بووگە بێ پرینسیپە درۆزن بووکتە. من چۆن وە دەسە خاڵی چووگم کوردایەتی بکەم ئیستا لە ڕقە دیگەران و نایکەم، مەگەر من خۆم وەفادارە بە خۆم نییەم، مەگەر من خۆم وەفادارە بە خۆم نییەم تەیدە کێم گەرەکە. من چۆن دۆکە قارەمان وگەم من ڕۆداواکەم عێراق بێت تەباتەمە لەسەرم. جەمی کەنم ئەخلاقە سەخیفتانە بێشەرەفینە، با من احترامتان بۆ دابنێم. بێژە برام کوژیاگە من لەسەر خوێنە براکەمە وێسم، حتا ئەگەر ئەقلیشی نەوێت وەفادارم بە ئەو خوێنە. وەکو ئەنتیگۆنە بە وتی براکەم مردگە من یاسای دڵم هەزێشە چاری کەم لەگرا، پادشا وتی خۆی کوشتەکێشید دڕندە بیخوا. ئەمە یاسای شارە بەرد لەسەر بەرد ناوێسێ، وتی تۆ یاسای شارە دەست من یاسای دڵمم هەست. ئەنتیگۆنە مەغڵوب بوو، کوژیا، تراژێدی دروست کرد. تۆ چۆن پرینسیپە نەماگە لەبەرەوەی جەماعەتی گەوات چەپڵە بۆ لێدا چون خواتە حیچێنەوی درۆزن
وتە ئێمە قارەمان بووین ئێستش بە دیارە بەغاوە چەپڵە لێدەی چمانی بەشەریتیانی ئەم سەرزەمینە فاسدینە سەرە کەلامتان و بنە کەلامتان بووگە پوڵ ئێمە ناتوانین یەکتریمان خۆشگەرەکوێ من دڵتەنگەوم ئێوە ئەوێنم ساتێ وەلاتان و ناتوانم دانیشم سەیرە قیافەتانەکەم جاکەشی و گەوادی لەسەر تاپای گشتتان ئەوارێت لەحزەیە ئێعتمادم پێتان نییە دوژمنن لەحزەیە متمانم پێتان نییە $100 سێنن دەی ئەمە ژیانە من لە ناوە ئێوە ئەیکەم یاخوا کلکەی پێمانەوە کردگە خوا کلکەی پێمانەوە کردگە واین لە ناوە ئێوە بابا وەختە خۆی ئەیڵبەگی وتووی وایژن وتووی دەورەی بێناوم و نەنگە بێ کوڕان وەک کچ قەشەنگە بێ خرخاڵە دەستی مەردە بێ ئاسین کۆتا و سەرپەتی جامە سفید و خەتخەتی مەردە قەدیم دڵتەنگە بێ شەریکە شرب وە بەنگە بێ مەردان مەردی گەزافەکەن ئێوە مەردی گەزافەکەن هەر لە خۆتان و من 25 ساڵە نەڕووی گمەسە وڵاتە خۆم و دەوڵەتە ئێرانی بێژم غەڵەتم کرد 25 ساڵە ئەوەی لە دەوروبەرما دیم جاکەش و بە کۆمەڵی و بە دموکراتی و بە پەکەکەیی و بە پارتی و یەکێتی جاکەش و یەک پیاگم تیانە نەدی بە کەرامەتم یەک پیاگیان تیانە بوو بەڵام خۆ من بە خۆم خیانەتم نەکرد خۆ من نەمود غەڵەتم کرد مارکسیزم هەڵشکیا بوو ئینقلابیگەری لە جەهانا تەر دەکریا یەک نەفەر دانیشتم دەسم لە ئینقلابیگەریە خۆم نەکێشا قارەمانیش نەوەم سوار خاسیش نەوەم ئەسپە هەجەڵ هەڵمی گرتووە وەفادارمان بەخۆم وەفادارمان بە زامەکانە خۆم چۆن ئیستەڕا و ڕوتە بنەماڵەی بارزانی باس ئەوێت من وجود خۆم تف لێ بکەم بۆی شەوکارە بکەم چۆن سەرسپوردەگی بنەماڵەی تاڵەبانی باس ئەوێت من تفکەم لە خۆم ئەزانی بۆم ئاوێنە گرمە بەرامبەرتان تا لە جێگەیەکە ڕاچڵەکی دەربی لە مەزڵومیەتت مەزڵومیەت ئەسلحەی تۆز بۆ ئەوەی جنایەت بکەی لە ناکوجا ئابادە ئێرانە خەڵکە بێ هەمە چیزە لەو فیلمە محسن قەراییە خەڵکەکە ئەمیر ئەکوژێت تەبع سابە ئەدانێت ئەسەرەنگوشت دانێت کە بیکوژێت چاوی بە ئەمیرەکەوێ ئەگریت خۆی حکومە مەرگی داگە ئەگری چون پوری گەرەکە 3000 تمەنی گەرەکە ژنەکە وا 3000 تمەنەکە ئەدا هەر لەو سەحنەکە تێ چەپڵەی بۆ لێدا پێ ئەەکەنێ کاورە ئەگری پێ ئەەکەنێ چەپڵە لێدا حکومە ئێدامی داگە ئەمە بێ هەمە چیزە لەسەری خۆ ناکەوێ و ئەمما داهاتووی پێشڕۆ ئام انتخابات سەر و کۆماری ئێرانە بە تۆ ئێژێ ئێران جەزایر و کانونگە لە قودرەتە بۆ ئێوە جالبە مەشەدیەکان سمنانی و کرمانیەکان تورکەکان خوزستانیەکان گشتیان کانون و قودرەتیان لە جمهوری ئیسلامیە هەست گشتیان بۆ ئێوە جالبە کە فەقەت کوردە قەومی ئیتنیکی بە ئوستانە ئیلام کرماشان کوردستان و ئورومیە و هەمەدان کانون و قودرەتە سەردارانە سپای نییە تایسە لە خۆتان سوالتان کردگە چۆن ئێمە سەردارانە پاڵیە بەرزە سپاهە پاسدارانمان هەست کە ئەسفەهانین سمنانی و کرمانین و کانون و قودرەتە ئەسفەهانیەکانن سەردار سەلامی سەردار جعفەری سەردار وحیدە سەردار ڕەحیم سەفەوی کانون و خوزستانیەکانمان هەست سەردار محسن ڕزایی سەردار زولقەدر سەردار شەمخانی وإلا ماشاءالله چۆن تورکەکانمان هەست سەردار مەحسووری دار و دەسەیە جبهەیە پایداریە
بنەڕەت تورکی عەلی خامنەی تورک فقط کورد قومی ئیتنیکی کانون و قدرەتە سپاهی نییە جەزایر قدرەتی لە ئێرانە نییە نیسی دێنە ڕووکەن نیسی ئەمێنێت و کۆمەڵی حیز و دموکراتی حیز و بەکەکەی حیز ئەمانە حیجگویەک نیەن و لەبین چوون ئەمێنێت و پارتی و یەکێتی ئەو ئەقلیمە کوردستان و کورد بازیەکەیان تەواو بوو کورد بێسەرە کورد قومی ئیتنیکی بێسەرە دەوڵەتە ئێرانی خەریکە نەمایشە تەقسیمە قودرەتەکە ئەوەی ئێران تەقسیمەکە قومیەت نییە جەزایر قودرەتە دەروونە جمهوری ئیسلامیە قومیەت نییە مەسەڵەن ئائیستە خوزستان هیچ عەرەبە تێ هەڵدریا گەڵگوشادێک کە عروبە ناتوانێت بگرێتە دەسیوە ناتوانێت داعی هیچی بکا وەلێ ئەمسالە شەمخانی و گروپ منسوورون ساختە ئەتوان داعی حاکمیت لە خوزستانە بکەن پوڵیان هەست قودرەتیان هەست چەکیان هەست ئەسڵحەیان هەست کەرتێ لە سپایان هەست ئەسفانیەکان هەمچنین مەشهەدیەکان هەمچنین تورکەکان هەمچنین ئیستە تۆی کورد چکارەی ڕەقسەندە با کورد براقس بدەف دەف 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 بدەف دەف دەف قیقاو چەشم کورد تایسە لە خۆت سوحالە کردگە فاسد هەزار نەفەر لە پاڵەدان و جەمەگنۆ ئەدەن لە دەف حی الله با لەما تحت خوێڕی هەدەفە چییە لەم دەف لێدانە لە پاڵەدان چه هەدەفێکی وا لە پشتا فرە ئینسانی فرە گەوری فرە هونەرمەندی فرە خۆش زەوقی فرە نادروسی فرە بدەری فرە گاندەری فرە چیت ئەم دەفە چیە لێدەی لە پاڵەدانە چی لە تۆ دەرەخا زۆرە هەست هێزە هەست چیت تۆ کێ ئەدواتە ئەوێ جن لە ئاوایی لەو دەفە کێ ئەدوا کێ ڕساڵەتە تاریخیت موزیسیەن بوونت دەروێش بوونت گەوات سۆفی بوونە چی ئەدواتە ئەوێ و دەفە لێدەی لە پاڵنگانە دەف 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 بدەف چی ئەدواتە ئەوێ کێ ئەدواتە ئەوێ مەمان کەن و ئەنتەر مەمان کەن وە ڕۆحە ئێرانیەت ئێرانیەت هیچێکی نییە هیچی نییە تێت یه تەسویرە عەجیب و غەریبێ لێ مردمێ ئەداتە دەرو بەناو و کوردە ئەسیلە ئێرانی تەجەسسومە ئێرانیەتە نەبووگە بدەمە قۆپان و شەو نییە لە شەبەکە دوی سەدا و سیمای جمهوری ئیسلامیە دەمە قۆپان و لەباس نەکەنە بەریان مجریەکانە تەلەڤیزیۆنە ئێران بێ لەهجە فارسی قسە ئەکەن دەمە قۆپان و لەباس سەقزی و کوردی کردگە سەبەریان ئەوەی ئێران دابش ئەکا قەومیەت نییە فاسد حاڵیت بێ ئێمە ئەنتەرە دەسە کەسێک نین ساحیبانم سەرزەمینینە تەمامە خەڵکە سکوت کردە دەم داخریاک خەڵکە محتەرەمە ئێمە وا خەریکن هاج و واج ئەنوارن و دەمە مشتی دڕیاگە NGO و حیزبیا وا عقل سەلیم و ڕوتینە ڕۆژانەیە ئێوە دروسەکەن و ئێوە متعجبن لەم گشتە وەزعیەتە و سەرتان سەرماگە لەم دەم و باسە سمسمە خەرە و کاری یاسە با بزانن دەوڵەتە ئێرانی و ئەمریکا خوانیە خوا خۆیشی لەسەر زەمینە تووشە غەڵەت بوو مردمە نوحی لەبین برد مردمە لوتی لەبین برد ئەمانە خوان نیەن پرۆژەکانیان بوونە بەر و هاوکاریان مەکەن مەیکەن تەسویرە کولەباز و کێسەڵباز نەتان خەڵەتێنێت ئێمە دوێ کە 62 نەفەرمان خنکیا خۆمان بە خۆمان پێکەنین خۆمان چەمەری خۆمانمان نەگێڕا بۆ وامان لێ هات بۆ وا کاول و گیندەسە ژن و مناڵمانەوەی لەناو دەریایەک ڕیسکە مەرگە 10% ئیمکانی دەرچوونە 90% ئیمکانی مەرگە چۆن دڵمان تێ مناڵە 5 ساڵەمان لە باوەشەگرین بە 60 نەفەر ئۆسوارە بەلەمێگەوین چیمان لێ قۆمیاگە وا ئەکەین چیمان لێ قۆمیاگە مێڵن بازیگەرە دەسە دیگەرانین مێڵن لە شکۆ بکەوین من ئینسانیەت و گەورەیی خۆم بۆ خاتر دۆڕیاگی و فاسدیە ئیدەیەک لە دەست نادەم
چون ئەم جامعەی ئێمە پڕبووگە لە کەسگەلە بەرساختەی ئەمنیەتی من حاشا لە کوردبوونم ناکەم. من پرینسیپەکانە خۆم ناگۆڕم، نەکەوەی کە لە دنیای ئەمڕۆانەوەم، نەکەوەی کە تەخریبە دنیای ئەمڕۆ لە من تەئسیری نەکردوێت. بەڵام با من تەکە خۆما درۆ نەکەم. با ئەدعایە ئەلەکی نەکەین، با حەزوە شکۆی خۆمان بکەین، با حەزوە گەورەیە خۆمان بکەین، با حەز بکەین دنیا و احتراممان و کڵاو لەسەری هەڵگرێت. ئایندە ڕەش و تاریک نییە فەقەت. ئێمە هەین، ئێمە ئەو تەسویرە ئینسانە کوردینە کە ئەزانین کوڕە پێغەمەر نیین، ئەزانین واینە هجوومە تەمامە سەخافەتگە لە ئینسانیە وەل ناو ئێمە شاوێنری. با ئەم وەسفە با ئەم ڕەسمیەت پێدانە گەرەکمانە لەم دنیا وجودە خۆمان بسەلمێنین، بیسەپێنین، مەفلوکە دەسە کەس ناوین، لە قینی کەس و بەهاکانە خۆمان نادۆڕێنین، ناوینە و جاکەشە خەڵکی لە قینە ئامۆزاگ و پورزاگ و دیێزاگمان. ئەم مەسالانە من ئەیدەم تا ئێوە بزانن ئێمە فێر بووین، بە خۆمان درۆ نەکەین. ئەگەر ئێمە ئەو خەڵکە قارەمانە بووین کە پێمان بەری خوارد خانمە مەحسا ئەمینیان کوشتگە، ئمڕۆ 62 نەفەرمان لە دەریا ئەخنکیا پێمان بەریە خوارد. پرسێ دەست جەمعیمانە گێڕا، کۆڕ و کۆبوونەوە و سمینار لە دوای سمینارماندا ئەنیا بۆ وامان لێ قۆمیاگە. یەکتریمان لە خیابان ئەگرت و باوەشمانە کرد بە یەکتریاوە گریای نەمان و بۆ وامان پێهاتکە وا بە سەخیفتەرین شێوە ئەمرین، بۆ وامان پێهات کە وا ناتوانین لە لای یەک دانیشین، بۆ زۆر بەڕاحەتی ئێعترافەکەین ئێمە گشتمان فاسدین. بۆ ئێمە کەی لەکوێ پەیوەندیگە لە ئینسانی خۆمانمان لە دەستدا، کەی لەکوێ؟ بۆ وەختمان نییە یەکتری بوێنین، کاتمان نییە دایک و باوکمان بلاوێنینەوە، کێ وای پێمان کردگە کە بۆ کوێ بڕۆین؟ من نەسیحەت ناکەم ها، من خەریکم زامەکان خۆم بەرز بەرز هاوارەکەم. لەناو ئەم کۆمەلگا بۆمانیان دروست کردگە ئارامدانیشی جێگەی شەکە، لە سەرخۆبی جێگەی شەکە. بنواڕی تۆ قیافەی پێش 6 ساڵەیەکا دانیشتوێ وە درۆ بگری بۆ کولەیە دعوتمان بکە. ئینسان ئەگەر ئێوە ئینسانن چۆن تاقەتان ئەگرێ کولە ئەمرێ جاکەشە مادەر وە خەتا، ئەی تۆ چۆن تاقەتە ئەگرێ 62 ئینسان خنکیاگنت دەنگە نێنایتە دەرەو بێشەرەف. ئەی چۆنە وەختە هەڕاکەی بۆ کەش و کێوە چی تۆی بۆ کەژ؟ ئەگەر ئینسانیەت بردگتی، ئینسانیەت لەگرا ئیسەیتر هاوارەکە. ئیستە تۆ ئیشە خولیا و ماخولیانە گرتوێ لە شارە جوانڕوە و پاوە لە ناوە خیابانە چەمەری بگێڕیت، تۆ کە بۆ کولەیە واکەی. هەر ئێوە مانان ئێمەتان ساوەزی کردو لە خۆمان، ئێوە جنایەتتان کرد، تەمەدون ئێمەتان کوشت، ئێوە جنایەتتان کرد، ئێمەتان لە خۆمان متەنەفر کرد، ئێوە جنایەتتان کرد، ئێمەتان لە خۆمان بێگانە کرد. لەناوە ئێوە زندگیکردن بەهای نەما، ئەرزشی نەما، شار خاڵی، کوچە خاڵی، ساقەر و پەیمانە خاڵی. ئینسان دڵتەنگەوێ لەناوە ئێوە، دڵتەنگەوێ.
خالی خانه خالی جام خالی سفره خالی ساغر و پیمان خالی کوچ کرده دسته دسته آشنایان اندلی با خالی باغچه خالی شاخه خالی نان خالی وای از دنیا که یار از یار میترسه غنچه های تشنه از گلزار میترسه عاشق از آوازه دیدار میترسه پنجه خمیازگران از دار میترسه شه سوار از جاده هموار میترسه این طبیب از دیدن بیمار میترسه ساعتها بشکست و دردی شاعرانه حسد گذشت سالهای انتظاری بر من و تو برگذشت آشنا ما آشنا شد تا بلی گفتم بلا شد گریه کردم ناله کردم حلقه بر هر در زدم سنگی کلبه‌ای ویرانه را بر سر زدم آب از آبی نجنبید خفته در خوابی نجنبید شهر خالی جاده خالی کوچه خالی خانه خالی جام خالی سفره خالی ساغر و پیمان خالی وای از دنیا که یار از یار میترسه غنچه های تشنه از گلزار میترسه عاشق از آوازه دیدار میترسه پنجه خمیازگران از دار میترسه شه سوار از جاده هموار میترسه این طبیب از دیدن بیمار میترسه چشمه ها خشکید و دریا خستگی آدم گیری آسمان افسانه ای ما را به دستی کندی جام ها جوشی ندارد عشق آغوشی ندارد بر من و بر ناله هایم هیچ کس گوشی ندارد شهر خالی جاده خالی کوچه خالی خانه خالی جام خالی سفره خالی ساغر و پیمان خالی کوچ کرده دسته دسته آشنایان اندلی با خالی باغچه خالی شاخه خالی نان خالی بازا تا کاروان میرفته بازاید بازا تا دلبرانی ناز نازاید بازا تا مطرب و آهنگ و سازاید با گل افشانم نگاری دل نوازاید بازا تا بردری ها قصه اندازه گل بیفشانه اومد در ساغر اندازه خراو نییە بەو چیکەی ئاخرە باز یانێ بگەڕێنەوە بیر بکەنەوە بگەڕێنەوە
مێڵن بتان خەنە ناوە کوورانێک کە ئێوە دروستان نەکردەکە، زەمینە شەڕێک کە ئێوە دروستان نەکردەکە. مەهێڵن بیقۆمێنن بەسەرتانە و دشکردەوەتان لێ بگرن. مێڵن بۆش و بەتاڵتان بکەن لە خۆتان. ساتێ دانیشن تەکە خۆتانە درۆ مەکەن، لە خۆت حەڕامەکە. بیری لێ بکەرەوە کێ وایە پێت کردگە خۆت بۆ خۆت ئەرزش خال نییە؟ پێت وایە ئەگەر سەرچاوەگە لە پۆڵە نەوێ کەس ناتوێنێت؟ تۆ لە جامعەیەکا خەریکی زندگیەکەی کەس بە شەر نەماکە و خۆمان بەدەست خۆمان وامان کردەوە خۆمان.